بەناوی خۆی گەورە و میرەبان ئازیزانم سڵاوتان لێبێت خۆشحاڵم لە ڕۆژێکی نوێ لە یاریگای پەیام لەگەڵ محەممەد ئیبراهیم بێوەی بەڕێزی خۆشەویست دەگەمەوە. ئەمڕۆژ باسکردنێکی تایبەت دەبێت لەسەر یەکێک لە یانەکانی پرێمەر لیگ و لەسەر یەکێک لە یانە دیارەکان کە لە ماوەی ڕابردوو بەهۆی ئەو دەستکەوتانی دەستەبەری کردەوە بۆی کەسایەتێکی کاریگەر و گەورە لە تۆپی پێکەویش جۆسێپ پێپ گواردیۆلا بوو. هەندێکی باشی ئەم تیپە بوو، ڕاستە ڕەنگە هەندێری ڕاستەقینەی تیپەکە نەبوو بێتن، بەڵام پتێونەتەوێت چەند ساڵێکی ڕێک بەعەتف و سۆز وە بەلایەنگری هەندێری ئەم تیپە بوون و لە چوارچێوە ئەم تیپەیە درەوشا بوونەوە. بۆیە ئێستا سەردەمێکی نوێ لە مانچستەر سیتی دەست پێکا و گۆڕانکاری نوێ لە سیتی ڕوودەدات. بۆ ئێمە بەپێویستم زانیم بەرنامەیە باسێک لە ڕابردوو دروستبوونی مێژووی ئەم تیپە بکەین و باس لەو سەردەمە نوێەکەین کە بۆ ئەم تیپە دێتە پێشەوانێ. ئایا ئێمە دەبێت سیتی بە هەمان دۆخی گواردیۆلاوە مامەڵی لەگەڵ بکەین یاخودەوە تا تێبگەین لەوەی کە سیتی تیپێکی نوێ، سیتی یانەیەکی نوێ، سیتی پرۆژەیەکی نوێ. بۆیە بەرنامەکانی ئەمڕۆم یاخود بەرنامەی ئەمڕۆم تایبەت دەبێت بەسەر مانچستەر سیتی و چەند بڕگەیەکی جیاوازیشم بۆ دیاری کردوم، بە تایبەتی بڕگەی تایبەتی ڕۆبەرتۆ کارلۆس کە پرسی تەواوی سۆشیال میدیا لێرە قسەیەکی تەواو جیاوازی لەسەر دەکەین، وارووا بڕگەی مەرکاتۆ و بڕگەکانم دەست پێ یەکەم وە لە شەوی ڕابردووش ئێمە لە کۆی گشتی پاڵەوانتی ئەم ئەی نامۆفازیل بەرامبەر بە کایۆ یاریزانە بەرازیلەکە شکستی خوارد و نەیتوانی بگاتە پاڵەوانتی UFC ئەوەی بە نەکاوت لە تایمسێم ماڵاوایی کرد و شکستیێنا لە میارێدا. ئەمەش یەکێکە لە ڕووداوەکانی تر، بەڵام من وەستانی زۆری لەسەر ناگەم چونکە بەسجی پێتان بڵێم زانیاریم لەسەر و یاریە زانیاریی زۆر کەمە. ئەوەی کە من بە تایبەت زانیاریمە بێ لەسەری هەچ یاریە تۆپی تیاابێ من زانیارێکی باشمێ لەسەری، بەڵام بەخوا زانیاری بەبێ تۆپ یاریەک بەبێت تۆپ بەڕێوە بچێ تۆزە لاوازم تیا. بابەتەکەی ئەمڕۆم پەیوەستە و باسی چی دەکەین؟ مانچستەر سیتی لەگەڵ گواردیۆلا چی کرد و بە چی گەشت؟ ئامادەکارەکانی مانچستەر سیتی لەگەڵ مارەسکا بۆ وەرزی نوێ و پرسیار ئایا ڕۆبەرتۆ کارلۆس موسڵمان بۆ هەواڵانی بڵاو دەکرێتەوە تا چەند سەرچاوەکانی ڕاستن و تا چەند ڕاست و دروستی لەم بابەتەدایە. ئەمڕۆ من بە تێر و تەسەلی قسەتان لەسەرم بابەتانە بۆ دەکەم و بە تایبەتی تیشتێکی تاو دەخینە سەریانەی مانچستەر سیتی. سەرەتا پێشەکێک دەبێ بڵین بۆ سیتی وەکوی کە چۆن هەیە لەسەر سیتی بەم جۆرە دەست پێ دەکەین و تەوری بەرنامەکەم دەست پێ دەکات. سەبارەت بە مانچستەر سیتی ئێمە ئەتوانین وەکو ڕوونکردنەوەیەک بڵین سیتی تیپێکە کە لە ماوەی ڕابردوو بە شێوەیەکی باش باڵادەستی خۆی نوانە بوو و چەند ساڵێکیش وەکو باشترین تیپی گیان ناوی دێندا. بۆم دۆخی ئێستا ئێمە چۆن لێکدانەوە بە سیتی بکەین؟ چۆن خێزانێک بە قەدەری ئیلاهی باوکیان لە دەست دەدەن و باوکیان کۆچ دەکات دوێترم خێزانە بێ باوک دەمێننەوانێ، ئەتوانم بڵێن سیتی ئێستا ئەگەر شیکاریشی بۆ بکەین وەکو بەراوردکاری بەم جۆرە بێ شیکاری بۆ بکەین، یا چۆن خێزانێک کوڕێکی لێهاتوو و کوڕێکی درەوشاوەیان هەیە و کوڕێکیان هەیە کە بە کۆڵەکەی پشتیە ماڵەدا دەنرێت کە ئەویش کوڕ ڕۆدری بێ بەڵام ئەم کوڕەش لە دەستێ. ئێستا ئێمە کە باز لە سیتی دەکەین باس لە خێزانێک دەکەین کە لە 10 ساڵی ڕابردوو بەم جۆرە کۆبوونەتەوە بەم جۆرە خۆیان نیشاندا، بەڵام ئێستا ئەم خێزانە باوکەکە لە دەست دراوە و کوڕەکەی کە ئەرکی ماڵەکەشی لەسەر شام بوو یاخود ئەرکی خێزانەکەشی لەسەر شام بوو ئەویشمان لە دەستداوە. لە سەردەمی نوێ چۆن دەست پێ دەکات بە ورد و دروشتی باسێکی. بەڵام سەرەتا لە گواردیۆلاوە دەست پێ دەکەم. گواردیۆلا دوای دەوەرس لە ساڵی 2016 لە دوایانەی باری مونیخ پۆستی ڕانەراتیانی مانچستەر سیتی وەرگرت کە سیتی ساڵی پێشتری نازناوی پرێمەر لیگی بردبووە، لە ساڵی پێشتری نازناوی پرێمەر لیگی بردبووانێ تاوەکو ساڵی 2026 بواتە بۆ ماوەی دەوەرزی ڕێک پێپ گواردیۆلا ڕانەراتی مانچستەر سیتی گرتە دەست. لە ماوەی ئەم 10 ساڵەدا گواردیۆلا بۆ ساڵێک 2 نازناو 20 نازناوی دەستەبەر کرد. لەم 20 نازناوە تەمان ئێمە لەمە شاپلەبەندیمان هەیە، نازناوی پرێمەر لیگ
نازناوێکی تایبەتمەندە بۆ مانچستەر سیتی و دواتر نازناوی چامپیۆنز لیگ گەورەترین نازناوی مانچستەر سیتیە کە پێپ گواردیۆلا لە ماوەی ئەم 10 ساڵەیە بۆ تیپەکەی بەدەستهێناوە. تەسەلسولی نازناوەکان 6 نازناوی پرێمەر لیگ، 3 نازناوی جامی یەکێتی ئینگلتەرا و 3 نازناوی درعی خەیری واتە ئەم دوو نازناوە 6 نازناو، 5 نازناوی جامیانە پیشەگەرەکان کە نەسراوە بە کەرەباو کاپ و هەروەها 1 نازناوی چامپیۆنز لیگ، 1 سوپەری ئەوروپی و 1 جامی جیهانی یانەکان. لە گەورەترین دەستکەوتەکانی گواردیۆلا وەکو پێم وتن ئەو نازناوی چامپیۆنز لیگەیە، بە دوایە 6 نازناوی پرێمەر لیگەکەیە، بە دوایە سوپەری ئەوروپی و جامی جیهانی یانەکانە، بە دوایە جامی یەکێتی ئینگلتەرایە و بە دوایە جامی قەڵغانی خێرخوازێ و بە دوایە جامیانە پیشەگەرەکانە وەکو ڕیزمەندیە کە داینین بۆ نازناوەکانی گواردیۆلا. گرافیکی دواتر گرانترینە و گواستنەوانەی کە لە سەردەمی پێپ گواردیۆلادا ئەنجامی داوە یاخود تیپەکەی گەورە کردو. تەمان من پێشتریش لە سیتیا باسیەوەم بۆ کردوم. کاتێک گواردیۆلا هاتۆتە سەر مانچستەر سیتی ئەگرێ ئەم تیپە نرخەکەی ملیارێک پاوەند بوو بێت. ئەین دەقیق وەرم نەگرتۆلەوەی کە بۆ ڕوونکەمانێ، بەڵام وەبەرهێنانی گواردیۆلا و کارکردنی گواردیۆلا لەم تیپە وای کردو ئێستا بەهای مانچستەر سیتی نزیک دەبێتەوە لە 5 ڕەنگە 4 بۆ 5 ملیار پاوەند بێت. واتە نەشاتێکی گەورە، تەسویقێکی گەورە لە مانچستەر سیتی ڕوویداوای تێک گواردیۆلا یاریدە دەرەکانێتی سیستمی بەڕێوەبردننی تیپەکەیە کە کۆمپانیای سیتی گروپە. بەهەرحاڵ گرانترینە گواستنەوەی کە گواردیۆلا ئەنجامی داون گواستنەوەی جاک گریلیش بە 170 میلیۆن یۆرۆ کە 100 میلیۆن پاوەند بوو، گواستنەوەی جۆسکۆ گواردیۆل لە لایپزیگ بە 90 میلیۆن، گواستنەوەی عومەر مەرموش لە ئێنتراک فرانکفورت بە 75 میلیۆن یۆرۆ، سیمینۆ لە بۆرنمۆس بە 72 میلیۆن یۆرۆ، ڕۆبن دیاش لە بەنفیکا بە 71 میلیۆن یۆرۆ. وەکوی خرجی ئەو گرێوەسانەی گواردیۆلا لە ماوەی کارکردنی لە مانچستەر سیتیە کردوویەتی 2 میلیار یۆرۆ بووە و فرۆشێکی باشیشەوە کۆی داهاتەکان 1.2 میلیار یۆرۆ بووە. بەڵام خەرجەکان کەور دەگیرە بۆ بردنەوەی نازناوەکان وڵی 2 میلیار یۆرۆ. تاوان سیتی یاریزانی باشی فرۆشتووە و بەرهێنانی چاکی کردو و پارەی باشیشی دەستکەوتۆ لە فرۆشتنی یاریزانەکان، خۆ نەچوار یاریزان بکرێ و تیپەکەش خۆی پێشتر باش بوو. گرافیکی دواتر مانچستەر سیتی اینجا بە بەشێکی تر بۆ تاوەرەگرم. ئەمە مێژوویەکی مانچستەر سیتیە لەوەی کە گواردیۆلا لە ماوەی ئەم 10 ساڵەیە چی کراوە. بەڵام گرافیکی ئێستا چینە سەر باسێکی تر لەوەی کە سیتی لە چۆ بۆ شوێ. ئایا ئێمە سیتی کە لە وەرزی نوێی بینین ئەبێ لە چۆ هەڵسەنگاندنی بۆ بکەین، چونکە ساڵی 2016 کاتێک گواردیۆلا دەستی پێکردووە لە مانچستەر سیتیە ئەگەر چی چەند گرێبەستێکی کردووە بەڵام ساڵێکی بێ دەستکەوت بوو، بەڵام دوایەوە سەردەمێکی نوێ بۆ سیتی دەستپێکە. بۆیە ئێستا چمە سەر 5 ساڵی کۆتایی سیتی. لە دوامین 5 وەرزی گواردیۆلا یعنی پاش نیوەی کارکردنی و نیوەی کۆتایی گواردیۆلا لە مانچستەر سیتیە، سیتی نوێ نازناوی بردوێتەوانێ. تاوان یەکەم ساڵی گواردیۆلای لێ دەرکە 4 ساڵی دوای یەکەم ساڵاتە 5 ساڵ یەکەمی لە گواردیۆلا زێڕینتر بۆ لە 5 ساڵی کۆتایی لە مانچستەر سیتی. نوێ نازناوی بردوێتەوە، 21 و 22 پرێمەر لیگی بردوێتەوانێ، 22-23 چامپیۆنز لیگ و پرێمەر لیگ و جامی یەکێتی ئینگلتەرا و سوپەری ئەوروپی و جامی جیهانی یانەکانی بردوێتەوە. زێڕینترین ساڵی پێپ گواردیۆلا لە مانچستەر سیتی لە وەرزی 2022 بۆ 2023 بوو کە ئەمە پەرفێکترین ساڵ بوو و توانی هەموو دەستکەوتەکان بۆ یانەکەی دەستەبەرکات. ساڵی 2023 بۆ 2024 ساڵی دوایەوە پرێمەر لیگێکی بردەوانێ، بەڵام 24 بۆ 25 هیچ نازناوێکی نەبردەوە. 2025 بۆ 2026 جامی یەکێتی ئینگلتەرا و جامیانە پیشەگەرەکانی بردەوانێ. واتە ئەو سەردەمە لووتکەی گواردیۆلا پێیگەی لە وەرزی 2022 بۆ 2023 نەیتوانی لەسەری بمێنێتوانێ و بگرە دوایە و سەردەمە لووتکەیە تیپەکەی بەرەو داڕمانی کۆتاییە، چونکە ئەگەر حسێب بکەین لە 3 ساڵی کۆتاییدا گواردیۆلا 1 نازناوی هەیە کە شانی باسکردون هەیەویش تەنها نازناوێکی پرێمەر لیگەوە. لە کۆی گشتی بەشداریکردنەکانی چامپیۆنز لیگیشی تەنانەت دوای ئەوەی کە بوو بە پاڵەوان خراپترین دەستکەوتیەنە. بۆی لێرە پرسیارگەلی زۆر هەیە، ئایا سیتیە مەزمونەی نەبوو، ئایا چی تر بڵین، چونکە ئەمە خراپترین کاری کاروانی ڕانەراتی گواردیۆلا ئەم 3 ساڵی کۆتایی لە مانچستەر سیتی. گرافیکی دواتر
طبعا ئەمە دواوەی کە سیتی بووە پاڵەوان بە دۆخی تر ئەوە گرانترین گرێبەستەکان بۆی بیدات بۆم باسکردن بەڵام ئێستا سیتی کاتێ بووە پاڵەوانی چامپیۆنز لیگ و پرێمەر لیگ و نازناوەکانی بردەوەنێ و گاڵا دەستی تاوێرگرت طبعا هەموو ڕانەرێک درک بەواکە کە پێویستەکە تۆ نوێکردنەوە لە تیپەکە تا بکەی بەشکە لە لووتکەدا بمێنیتەوە چونکە ئەڵە گەیشتن بە لووتکە ئاسانترە وەک لەمانەوە لە لووتکەدا دوای پاڵەوان بوونەکە سیتی بە شێوەیەکی باش بەشداری مەرکاتۆ کرد سەیری کرد گڤاردیۆڵ وەکو بەرگری کڕا بە 90 میلیۆن لە کاتێکا تیپەکە پاڵەوان بوو ماتیۆس نونێس لە وڵڤەرهامپتن کڕا بە 62 میلیۆن کە تایبەتمەندی وی هەبوو یاریکردنی لە ناوەندا کرد بەڵام دواتر وەکو بەرگریکاری باڵیمان ڕاست مامەڵی کرد و ژێرمی دۆکۆش بەرامبەر بە 60 میلیۆن یۆرۆ پەیوەندی بە تیپەکەەوە کرد کەواتە سیتی دوای ئەوەی ئەوروپا و جیانی داگیر کرد لەگەڵ گواردیۆلایە بەمەشەوە نەوەسان ئەم تیپە هەر نوێکاری کرد ئەم تیپە هەر نوێکاری کرد کە نزیکەی 200 میلیۆن یۆرۆی سەرف کرد لە پێناوی ئەم تیپە لە لووتکەیە بمێنێتەوە بەڵام نەمایەوانە گرافیکی دواتر ساڵی دواتر پاژۆی سیتی تەنها نازناوی پرێمەر لیگی بردەوانێ و لە چامپیۆنز لیگ لە چارێکی کۆتایی بە لێدانەیەک لاکەرەکان بەرامبەر ڕیال مەدرید ماڵاوی کرد و ئەفای کەپی نەبردەوە کارەباوی نەبردوانێ سیتی لەگەڵ گواردیۆلا پاش ئەم مۆرزە کە تەنها نازناوێکیان بردەوانێ هاتن گرێبەستی دیکەیان واژوو کرد پرۆژەی سیتی گروپ بڕیاری دابوورەوەی کە ستیپەکە بەم جۆرە بەدامێ کڕینی مارموش لە فرانکفۆرت بە 75 میلیۆن یۆرۆ کڕینی نیکۆ لە پۆرتۆ بە 6 میلیۆن یۆرۆ کڕینی خۆسانۆڤ لە لانس بە 40 میلیۆن یۆرۆ کڕینی ڕیس لە خولی بەرازیلیۆ بە 37 میلیۆن یۆرۆ کڕینی ساڤینۆش لە جیرۆنا کەیانەیەکی سەر بەخۆیان هەر بە سیتی گروپە بە 25 میلیۆن یۆرۆ واتە مێرکاتۆکە بەردەوامیە بوو سیتی بە شێوەیەکی تر چۆ ناو بازار نزیکەی 200 میلیۆن یۆرۆی تری سەرف کردوانێ لە پێناوم تیپە بگەڕێتەوە لووتکە پاژۆی کە پاڵەوانی چامپیۆنز لیگ بوو 200 میلیۆنی سەرف کرد 200 تر سەرف کرا لە پێناوم تیپە بەردەوامی بدا لە بەلووتکە گرافیکی دواتر ئەمە من بۆی وردو درشتان بە واسەکەم بەشکە تێمگەن لە دۆخەکان ئێمە باسی سیتیەکەین لە چوە بەرەو چوە لە بەرەوەی سیتی خاوەنی تیپێکی بێیاریزان نییە خاوەنی تیپێکی پڕیاریزان ئیترم گرێ بەستانش فەشەلیانە ناوە یاشتێنەوە بەڵام یاریزانی باش بوو ناتوونەتەم تیپەوانێ بۆی چۆ شکستیانە ناو شکستیانەوە ئەمە بابەتیشترە لە وەرزی ڕابردووش پاژەوەی سیتی نەیتوانی نازناوی پرێمەر لیگ بەرێتەوە نەیتوانی ئەفایکێ بەرێتەوە نەیتوانی کارەباو بەرێتەوە لە چامپیۆنز لیگا لە قۆناغی پاشکۆیان ماڵاوایی کرد ئەمە خراپترین ئەنجام بوو لەسەر دەستی ڕیال مەدرید بەنجامی 6 گۆڵ بەرامبەر بە 3 گۆڵ سیتی هاتەوانێت لە هاوینەکەی ڕێندەرس و ئایان دووری کڕی و لە گواستنەوەی زستانەشا سیمینۆی کڕی ئەمە لەکوێ لە وەرزی ڕابردوو کە دواتریش مارگی هیچی کڕی ئەمە تەنها لە چی تەنها لە پێناوی کەتیپەکە بەردەوام گرافیکی دواتر سیتی چی دیکەی کرد بەم جۆرە گواستنەوەی ڕایان شەرقی و گواستنەوەی جێمس سترافۆرد و گواستنەوەی جالوێجی دۆناڕۆما و گواستنەوەی مارگیری باش پرسیار لێرەدا سیتی بازاری نەکردووە باشترین بازاری کردووە میش هەمیشە لە ناو تیپەکانی پرێمەلیگای چێک بوو لەو تیپانی کە باشترین بازارەکانی کردو و هێنانی گیهیش و دۆناڕۆمای لە پاڵەوانی چامپیۆنز لیگەوە هێناوە گیهی و هەروەها سیمینۆی لە باشترین ئاسیانەوە لە پرێمەرلیگ هێناوە کەواتە سیتی هەمیشە خاوەنی باشترین یاریزانەکان بووە سیتی تیپێکی بەهێز بووە بەڵام سیتی تیپێکی بێدەستکەوت بووە تیپێکی بێنازناو بووە تیپێکی دوور لە ڕکابەری بووە چونکە هەم ڕکابەری لیڤەرپۆڵی پێنەکرا لە وەرزی ڕابردووتر هەم لە وەرزی ئەمساڵی ڕکابەری ئارسناڵ نەکرا خۆ سیتی پێشەنگیشی وەرگرت بیرتانە پێشیارەکەی ئێڤەرتۆن کە بەرنامەی شیکاری وەرچشیم کرد لەگەڵ کۆمەڵی هاوڕێیە کەوتینە مناقەشەیەوە سیتی پێشەنگی گرت و یارەکانی خۆی ببردایەتەوانی سیتیە بۆ پاڵەوانی پرێمەرلیگ بەڵام من ئەو کات پێم وتم ئەم سیتی ئێستەیە سیتیکی سروشتی نییە خاڵ لەدەستدات ئەو بوو هەر ڕاستەخۆیان ئێڤەرتۆن خاڵی لەدەستدا و دواتر خاڵی دیکەشی لەدەستدا و ئەرسیناڵ بوو بە پاڵەوانی پرێمەرلیگ لە کۆتا هەفتە بە بردنەوەی لە کریستال پالاس
گرافیکەکانی سیتی بەبزین بەردەوامی ماوە ئەمە کۆی گشتی و گرێبەستانن کە من پێم وتن لە دوای پاڵەوانبوونی چامپیۆنزیگی مانچستەر سیتیەوە واژوو کراوە گرافیشی تر ما بێگەر سەر بە سیتی اینجا سەیری کرد لەگەڵ ئەمانەدا چیتان پێڵم من وەرە با بزانین لە ماوەی ئەم 10 ساڵەدا پێکاتەی سیتی چی لێ گۆڕاوە ئەو یاریزانەی کە گۆڕانکاریان بەسەرهاتوە سەیریکە لە یەکەم وەرزی کارکردنی گواردیۆلا وەک دەبینن کۆمەڵێک ناو گۆڕانکاریان بەسەرهاتوە لە ریرۆستانیەوە لە کلاودیۆ لە براڤۆی گۆڵپارێزانێ یعنی ئەم تیپە بەم جۆرە وەرگیراوە لە کاتێکا خۆی خاوەنی ئەگوێرە و دیبڕین و داڤید سیلڤا بووە کە یەکێک بووە لە ناوەندە باشەکان وەڕەحمسێ ینی ئەم تیپە تیپێکی تۆکمە بووە وە ساڵی پێشتر پاڵەوانی ئینگلتەرا بووە کەواتە تیپێکی بەهێز بووە ئەی دواتر سێی گۆڕانکارەکان کە لە سیتی چی گۆڕا فابیان دڵ هاتووە کالواڵکەر هاتووە گۆندۆگان هاتوۆتە تیپەکە و هەروەها پارێزگاری لە ئەستێرەکانی دیکەش کراوە گرافیکی دواتر بەزانی بەس سێری گۆڕانکارەکانگەن کە لەم تیپەیە ئەنجام درراوە بەشکە نەڵێ ئێمە چۆن بە نازناو گەیشتووە دواتر ئەدەرسۆنی گۆڵپارێز ئەمریک لاپۆرت زنچینکۆ و ئەوانەی تر وهێنانی بەرناردۆ سێلڤا کە ئەمەش کۆمەڵی گۆڕانکارینەوە مانەوەی پارێزگاری لە ئەستێرەکانی وەکو دیبڕۆین و ستێرلینگ و ئەگوێرۆ ساڵی دواتر چیمان زیای کردووە هێنانی کانسیلۆمان زیای کردووە هێنانی ڕۆدریمان زیای کردووە و هێنانی مەحرزمان زیای کردووە هێنانی گابرێل خیسۆسیشمان زیای کردووە واتە ئەم تیپە هەمیشە نوێکردنەوەی تیابووە کۆمپانیای سیتی گروپ هەمیشە هاوکار بۆ لەوەی ئەم تیپە هەمیشە نوێکاری تیابێ ساڵەکانی دواتر کە ئەم بەس گۆڕانکاری پێگاتەکانتان پێڵە لێرەیە ڕۆبندیاژمان زیای کردووە ئەوشی کە ماوە تۆتاوی تیپەکانی دیکات و فۆدینیش کە سەرخەری گواردیۆلا بووە لە تیپی لاوانەوە سەرخراوە بۆ تیپی یەکەم و ساڵی دواتریشی ئەتوانین بڵێن کە ئەم ساڵە بۆ کە سیتی تیپەکەی گواردیۆلا جێگیریەکی وەرگرتووە لەوەی کە یاریزانەکانی بەم جۆرە بن کە ئەویش بوونی کۆنەگوێرە و یعنی کۆمەڵ یاریزانی تر لە ساڵی 2021 ئەم تیپە گەشتیاری کۆتایی چامپیۆنزیک 2020 بۆ 2021 بەڵام لە یاری کۆتاییدا نازناوەکان لە بەرامبەر بە یانەی چەلسی لە دەستدا و دواتریش گۆڕانکاری شەوتۆ نەکراوە لە سیتیا بۆ دواتر کەیتر سیتی گەشتە ساڵە زێڕینەکەی با بزانین گۆڕانکاری تر چی ڕوویدا گرافیکی دواتر بەشکە تێبگەیلەوەی کە گۆڕانکارەکانی سیتی بەگوێ گەشتەوە ساڵە زێڕینەکە لێرەوە دەستی پێکرد کە سیتی تر تەواو نازناوەکانی دەسەوە کرد هێنانی مانوێڵا کانجی باشە و پارێزگاریکردن لە ئەستێرەکانی دیکە و دیارتینە و گرێبەستانی دیکەش کەواژووکران هێنانی جاک گرێلیش بوو و هێنانی ئەرلینگ هالاند بوو کە لەم کاتەی تر گواردیۆلا بە خەونە تایبەتەکەی گەیشت و هاندەرانی سیتی بە خەونە مێژوویەکە گەیان کە سیتی بووە خاوەنی هەموو نازناوەکانی تۆپی پێ لەو ساڵەدا کە نازناوی پرێمەر لیگ و چامپیۆنز لیگ و سوپەری ئەوروپا و جامی یەکێتی ئینگلتەرا و هەروە جامی جیهانی یعنی هەموو نازناوەکانی دەستەبەر کرد ئیتر لێرەوانێ پارێزگاریکردن لە نازناوەکان بۆ گواردیۆلا نەکرا تەنها پریمەر لیگێکی پێکرا کام پێگاتێت توانیان پارێزگاری لە پرێمەر لیگکەن کەویش بەبێ گۆڕانکاریی گەورە لەن تیپیا بێت کەویش لە دیارتینە و گۆڕانکاریانە کۆڤازیچ واروە دۆکۆ بوو کامە دیارتینە و گۆڕانکاریانە بوون کە ئەنجام دراون پێگاتی دواتر کار بۆ 2 ساڵی کۆتایی سیتیە بێ هێنانی گواردیۆلۆک و پێشتر بۆم باسکردن هێنانی ماتیۆز نونێس باشە و هێنانی ساڤینۆ بەڵام ئەمە هیچی لە سیتی نەگۆڕی سیتی ئەلم ساڵیاندا بێدەستکەوت بوو و ساڵی ڕابردووش کە گواردیۆلا لەگەڵ تیپەکەیان مابووانێ خۆسانۆڤ و دۆناڕۆما و گویهی و سەرخستنی ئۆریالی و هێنانی ڕایان شەرقی و هێنانی سیمینۆ بەڵام لە کۆتاییە ئەم تیپە هەر بێدەستکەوت هەر تەنها دەستکەوتی جامی چێتی ئینگلتەرا و کارەبای پێدەسەبەر کرا و نەیتوانی نازناوە گەورەکان دەسەبەر بکاتەوە ئەمە گۆڕانکاری 10 ساڵی پێگاتەیە لە مانچستەر سیتی کە تیپێک بووە هەمیشە گۆڕانکاری لە پێگاتەکەی داکردو گەر گرافیکمان ما بێ سەبارەت بەما بابەتی سیتی و گواردیۆلا گرافیکەکانی کارکردنی گواردیۆلا بە کۆتان کۆی گشتی ئێمەمانەیە مەفهومی چی بگەینێ ئێمە ئاڵین گەر شیکاریی بۆ بکەین بۆ تێگەیشتنی هەمووان ئەڵێن پیاوێکی جوان هات پرۆژەیەکی لە مانچستەر سیتی گرتە دەست
و خەونی ئیماراتیەکان و خەونی سیتی گروپی بەدیهێنا لەوەی کە تیپەکەی بە بردننی نازناوەکان گیان و تیپەکەی بۆ نازناوە دڵخوازەکەی گیان کە نازناوی چامپیۆنزیگە لە ماوەی 10 ساڵی کارکردنە و چۆن خەرجی 2 ملیاریشەوە بە ئامان شێوە فرۆشێکی باشیە بوو. بەڵام لەگەڵ ئەم دەستکەوت و لەگەڵ ئەم گەورەیەیە باس لەوەش دەکەین کە پاش بردننی نازناوی چامپیۆنزیک سیتی بەرەو دارمان هات. نەمانی گواردیۆلا لە مانچستەر سیتی شتێکی ئەوەندە سادە نییە. گواردیۆلا بەرەو دارمانێکی گەورە هات، سەر ڕاوی سیتی نوێکردنەوەی بۆ کرد، سەر ڕاوی سیتی گرێبەستی بۆ کرد، بەڵام گواردیۆلا نەی دەتوانی پارێزگاری لە ئاستی سیتی بکات. گواردیۆلا نەی دەتوانین سیتی لە لووتکەدا بێڵێتەوە، بەڵکو سیتی وای لێ هات یعنی ئەگەر جوان پێتان بڵێم سیتی لە شکستپێنانی ڕیال مەدرید بوو بە بنێشتە خۆشی دەستی ڕیال مەدرید. سیتی وای لێ هات یعنی بە پەنارتیات بە ڕیال مەدرید دۆڕا، بە 6 و 3 دۆڕا، بە 5 و 1 بە سیتی دۆڕا. ینی ئەمە بۆ سیتی کەوتنی گەورە بوو و لە مانگی 12 ساڵی ڕابردووی شەو بڕیار لە ڕۆشنی گواردیۆلا درابوو، چونکە گرێبەستەکەی مارەسکا کەیکا یعنی چەلسی بۆ تاوانبارێکاڵێ مانگی 12 کاتێک ڕانەری چەلسی بۆ چوە لەگەڵ بەرپرسانی مانچستەر سیتی کۆ بۆ تاوانێک کە هاوینی دات و شوێنی گواردیۆلا بگرێتەوە لە ڕانەراتی مانچستەر سیتیە. ئەو خودی ڕاگەندراوی چەلسی بوو لە کاتی ڕۆشنی مارەسکا بۆ سیتی. بۆیە گواردیۆلا سەردەمێکی زێڕینی لە مانچستەر سیتی دروست کرد. بەڵام ئێستا کە ئێمە باز لە سیتیەکەین تۆ ئەبێت بزانیت ئەم سیتیە لە 3 ساڵی ڕابردوو تا 1 نازناوی پرێمەر لیگی بردوتەوە. لە 3 ساڵی ڕابردوودا 1 جار چۆتە چارێکی کۆتایی چامپیۆنز لیگ. لە 3 ساڵی ڕابردوودا 1 جامیەکێتی ئینگلتەرای بردوتەوە. لە 3 ساڵی ڕابردوودا 1 کارەباوی بردوتەوە. لە 3 ساڵی ڕابردوودا هیچ چامپیۆنز لیگێکی نەبردوتەوە. و پلەکانی گۆڕاوە لە پرێمەر لیگیشە. کەواتە ئێمە کە دێینە سەر سیتی نوێ و باسی مارەسکاکەین تۆ ناتوانانی بە عەقڵێتیەوە سەیریکەی بڵێ گواردیۆلا 6 نازناوی پرێمەر لیگی لە ماوەی 10 ساڵەدا بردوتەوە. بەڵێ لە 7 ساڵ یاخود لە 8 ساڵی سەرەتایە لە پرێمەر لیگ توانێت ئێم 6 نازناوە بەرێتەوە لە 8 ساڵی کارکردنی، بەڵام لە 2 ساڵی کۆتایە نەیتوانی ئەو ڕکابەری کات چ لە چامپیۆنز لیگ چ لە پرێمەر لیگ. بۆیە ئێمە کە باز لە سیتیەکەین وەکو پێم وتی کۆڵەکەی سەرەکی تیپەکە کە ڕۆدری بووە لە دەستمان چووە ئەو هیچ پێشتر دیبڕۆین ومانەش لە دەست دراون ئەو گۆڕۆ لە دەست نوێکاری کراوە، بەڵام ئێستا بۆ نمونە دۆخی گۆڕۆ بە هالاند پڕکراوە توانی بیان، بەڵام هێشتا دیبڕۆین ئێمە سیتی نەبووەوە بە یاریزانە کاوشێەوەی دیبڕۆین بێ و ئێستا ڕۆدریش لە دەست دراوە. ڕۆدریە کە لە چەند ساڵی ڕابردوودا سەرکردایەتیم تیپەی گرتۆ دەدەست و پلانی ئەم ڕانەرەی لە نێو یاریگادا جێبەجێ کردەوە. بۆیە باوکو کوڕێکی گەورە لە سیتی ڕۆشتون سیتیە کە لە لووتکەی هێزەوە هاتووە بە داڕمان هەر لەگەڵ ئەم باوکو کوڕەشە، چونکە پێکەوە وایان لێ هاتووە. بۆیە ئێستا سەردەمێکی نوێ لە مانچستەر سیتی دەست پێیەکە کە سەردەمی ئێنزۆ مارەسکا. بەڵام ئێستا کە باسی مارەسکا دەکەین ئامێ دەبێت بە چ چاوێک سەیری مارەسکاکەین. دیوی وەرزشی چۆن سەیری مارەسکاکە؟ دیوی وەرزشی خراپتر لە 2016 بێت سەیری مارەسکاکەی کە یەکەم ساڵی گواردیۆلا کاتە سەرکارکردنی مانچستەر سیتی ئەم دۆخەی ئێستەی سیتی خراپترە لەو کاتەش، چونکە ڕکابەری پریمەر لیگ لێستا زۆر بەهێزترە لە ساڵی 2016 کە گواردیۆلا بۆ بەڕانەری مانچستەر سیتی. بەڵێ گواردیۆلا زۆر شتی لە پریمەر لیگا گۆڕی، بەڵێ گواردیۆلا زۆر گەورەیە بە پریمەر لیگ، بەڵام ئێستا پریمەر لیگ هەرو بناغەیە کە دانرا لەو کاتە لە گواردیۆلا و کڵۆپەوانە ئێستا پریمەر لیگ زۆر بەرەو گەورەتر ڕۆشتووە. کارچەنە پرێمەر لیگ هەر گەورە بۆ بە فێرگسۆن و بە مۆرینۆ و بە ئانچیلۆتی بە چەندین ڕانەری بە بینێتیزی ڕابردوو پرێمەر لیگ هەر گەورە بووە، بەڵام سەردەمی گواردیۆلا و کڵۆب لە پرێمەر لیگا پێیان وتێ سەردەمێکی نوێ. ئێستا ئەم سەردەما سەردەمێکی ئاڵۆزترە، چونکە تیپەکان دوێنێ من بۆ باسکردن تاوکو ئێستا بەس بازاری گواستنەوە 2.2 ملیار پاوەند سەرف کراوە لە پرێمەر لیگە. 2.2 ملیار لایەنەکانی پرێمەر لیگا سەرف کراوە لە مەرکاتۆە. بۆیە مارێسکا بە سەرەتایەکی خراپتر لەوەی گواردیۆلا لە 2016 دەستی پێ کرد لەگەڵ سیتیا دەست پێ دەکات. بەڵام ئایا تیپەکەی پێبێستێرێ نەخێوانییە؟ باسی تیپەکە ئەکەین کە لە 3 ساڵی ڕابردووی پاڵەوانێتیە گەورەکاندا وەکو پێویست نەبووە، ئەینا وەکو دیوی پێگاتە، وەکو دیوی کواڵیتی 2016 سیتی پێگاتێکی بەهێز بوو، ئێستاشی لەسەر بێ پێگاتێکی بەهێزە، وەکو پێگاتە لە هەردوو کاتەکە تیپەکە بەهێز بوو، بەڵام وەکو ئەنجام و وەکو دابڕان وەکو هاتنە خوارەوە سیتی لە هەردوو کاتەکەیە هەم لە 2016 هەم لە 2026
لە هاتنە خوارەوە. بۆیە ئێستا ئێمە باسی وەرزی نوێی مارەسکا دەکەین یاخود کاری نوێی مارەسکا دەکەین لەگەڵ مانچستەر سیتی. ئێنزۆ مارەسکا شوێنی جۆسێپ پێپ گواردیۆلا گرتۆ لە ڕانەراتی مانچستەر سیتی کە ئەمە ئەرخۆی وەرگرتنی ئەم پۆستە شوێنگرتنەوەی پێپ گواردیۆلا لە ڕانەراتی هەر تیپێکە بەڕاستی جورئەتیەوێ بەڕاستی جورئەتیەوێ کە بۆ کەسێک بچێتە شوێنی ڕانەرێکی گەورەی وەکو پێپ گواردیۆلا کە ڕانەراتی بکات. مارەسکا ڕانەرێکی ئیتالیا تەمەنی 46 ساڵە شێواز یاریکردنی 4-2-3 و لە پێشتر ڕانەراتی لە تیمی لاوانی مانچستەر سیتی کاری ڕانانی کردووە و یاریدەری سێمی گواردیۆلاشی لە مانچستەر سیتی کردووە وەکو ڕانەراتیش لارێکە لایەنەکانی لیستەر سیتی و چەلسی ڕانەری سەرەکی بووە کە لە لیستەر سیتی تیپەکەی لە شامپیۆنشیپ کسۆتیە پرێمەر لیگ و لە چەلسیشە نازناوی کۆنفرانس لیگ و جامی جیهانییانەکانی بۆ بردوێتەوە و وەکو پێشمتر لە مانچستەر سیتیا یاریتە دەریتی ڕانەری کردووە. گرافیکی دواتر لەسەر مارەسکا ئەم ڕانەرە لەگەڵ چەلسی وەرزی ڕابردووتر کۆنفرانس لیگی بردەوانێ و جامی جیهانییانەکانی لەسەر حسابی پاریس سەن ژەرمان بردەوە کە لاری کۆتایی بە 3 گۆڵی بێ وەڵام لێی بردنەوە. لەگەڵ چەلسی 92 یاریگە ئەنجامدا 55 بردنەوەی دەسەبەر کرد 16 یەکسانی نووسیەوە و 21 شکستی لێ بەسەر هات. ڕێژەیەکی بردنەوەی زۆر باش بۆ تیپێکی وەکو چەلسی کە وەریگرت کە چەلسی لە دۆخێکی ئالۆزی تەمومژاوی بوو. ئەمە جگەلەوەی هەر لە یەکەم ساڵی کارکردنیشە چەلسی گەیاندەوە چامپیۆنز لیگ و لە چامپیۆنز لیگیشە تا مارەسکا لەگەڵ چەلسیا بوو چەلسی لە دۆخێکی باشترا بوو. گرافیکی دواتر ئەو یاریزانانەی کە ئێستا بۆ مارەسکا کردەوە. مارەسکا سیتی پار مەرکاتۆی کردووە گواستنەوەی زستانە مەرکاتۆی کردو ئێستاش دیسانەوە لە مەرکاتۆ بەردەوامە چونکە سیتی کۆمپانیای سیتی گروپ نایانەوێم تیپە دابڕمێ بەڵکوانێم تیپە بگەڕێتەوە ئاستی لووتکە. هێنانی ئێلیۆت ئاندەرسن لە نۆتینگهام فۆرست بە 135 ملیۆن یۆرۆ کە هیچێکە لە هەرە گرێبەستە مێژوویەکان بۆ مانچستەر سیتی. دیتۆر بێت 25 ملیۆن یۆرۆ مۆنگا بە 12 ملیۆن یۆرۆ و هەروە ڕۆلی بۆ شوێنگرتنەوەی ترافۆرد کە پەیوەندی بە لیدزەوە کرد بە 2 ملیۆن یۆرۆ. گرافیکی دواتر ئەو یاریزانەی کە لە سیتی ڕۆشتون بەم جۆرە ڕۆشتون ترافۆرد بە 47 ملیۆن پەیوەندی بە ڕێزەکانی لیدز یونایتدەوە کردووە. ئاچی بە 8 ملیۆن یۆرۆ پەیوەندی بە ڕێزەکانی فێنەرباخچەوە کردووە. ئاکانجیش بە 15 ملیۆن یۆرۆ گرێبەستەکەی لەگەڵ ئینتەرا کڕایەوانێ. نازانم ڕۆدریەکەی تیا بێ. گرافیکی دواتر با بزانین ڕۆدریشی تایە کە ئەم یاریزان نەشیتیا بەڵێ بەرناردۆ سیلڤا تیپەکەی بەجێهێشتووە کە یەکێک بۆ لە کۆڵەکە سەرەکیەکانی پێپ گواردیۆلا بە کۆتایەتنی گرێبەستەکەی وەستۆنز بۆ تاوکردنی گرێبەستەکەی وە ڕۆدری بە 70 ملیۆن یۆرۆ. ئێستا تێبگەل لە قسەی من دڵیان لەوەی کە بیدایەت پێم وتم ئەم سیتیەی کە مارەسکا وەریگرتووە خراپترە لەو سیتی کە گواردیۆلا لە 2016 وەریگرتووە. دڵیان لەوەی هەندێک کەس یەکسەر بە تەشەنوع جێوەریان گرتووە بەڵام کە بە ڕۆشنیم یاریزانانن لێم تێگەیت وە بەو گرێبەستانەی کە کردوێتی لێم تێگەی لەوەی کە قسەکەی من تا چەندە تەواو لە دەستدانی ڕۆدری شتێکی کەم نییە بۆ سیتی کە 435 ملیۆنیا بۆ لیۆ دەندرسۆن بری دڵنیا بۆ لەوەی ڕۆدریە ڕۆ و ئەگەر حسەی بشکەین سیتی لە بەرامبەر ئەو گرێبەستانی کە کردوێتی پارەی باشیشی دەستکەوتوە. بەڵام باسەکەم لێرە نییە. باسەکەم لەوەیە تۆ بەرناردۆ سیلڤا بەردەوام یاریزانێکی سەرەکی بوو ڕۆدری بەردەوام یاریزانێکی سەرەکی بۆ دوو ڕێکایزی سێ وەستۆنس لە کاتێ لە سەردەمەکانی گواردیۆلا یاریزانی سەرەکی بۆ بەزەم 2 ساڵی کۆتایی ناڵێن. یعنی تۆ بەلانی کەمەوانێ 2 بۆ 3 یاریزانی کۆڵەکەی سەرەکی تیپەکەت لە دەستدا لە کاتێکدا ئەو کاتێک کە گواردیۆلا هاتە سەر ئەو سیتی 2016 یاریزانەکانی قورسایی ڕۆدریان نەبوو کە دەستبەرداری بوو سیتی کە گواردیۆلا بڕیاری گۆڕینیانیدا. قورسایی بێرناردۆیان نەبوو قورسایی جۆنستۆنسیان نەبوو. فەرقی زۆر بوو. بۆیە ئەم ئەرکە قورستر دەست پێیەکە لە سیتی و ئەرکەکەی مارەسکا زۆر قورسترە. گرافیکی دواتر باش ئەمە ئەو گرێبەستانەیە کە تاوەکو ئێستا یاریزانەیە کە مارەسکیان بەجێشتەوە و ئەو یاریزانانش کە نازانم سیتی دەچێتەوە مەرکاتۆیان. ئێستا پرسیارگەل لێرە ئەوەیە ئایا مارەسکا چۆن لەگەڵ مانچستەر سیتی دەست پێکە؟ بەڵێ دەستی پێکرد لە جامی قەڵغانی خێرخوازی بەرامبەر بە ئارسیناڵ بە ئاست و بە ئەنجامێکی گەورە بە 3 گۆڵی بێ وەڵام شکستیان هێنا. باش
ئەی سیتی بە چ ئامانجێک بەشداری پاڵەوانی تێکانەکە من دڵنیات دەکەمەوە سیتی بە هەمان عقڵیەتی چۆن گواردیۆلا 2016 تا سەرم تیپە بە هەمان ئەم عقڵیەتە گرێبەست لەگەڵ مارەسکا کراوە مارەسکا کوڕێکی نزیک لە خۆیانە و بە هەمان شێوەی پشودرێژی کە لە گواردیۆلا پشودرێژ بوون بە هەمان شێوە بە تەمای پشودرێژی لە مارەسکا و لە هەمان کادا جوان لە دۆخەکە تێگەیشتون کە ڕکابەری ئێستا لە پرێمەر لیگە و هێزی تیپە ڕکابەرەکان زۆر جیاوازترە لە ڕکابەری ساڵی 2016 و زۆر بەهێزتریشە لە ساڵی 2016 چونکە خۆتان نوێبوونەوەی تیپەکانە بینن بەڵام ئایا ئێمە هەرواز بینین لە سیتی بڵین وەڵا هەر سیتی بەشداریەکە و بەم جۆرەیە بێ بڵین وەڵا سیتی تەواوی تر بەم جۆر نەخێن ئەی بەرپرسیارەتی لە مارەسکا لەسەر مارەسکانیە با چۆن لەسەرینە من پێشتر پێم وتم سیتی 2016 هەر پێگاتێکی باش بووە و 2026 بۆ 2027 کە مارەسکاتۆ دەسەرم تیپە سەرباغی ڕۆشنیە میاریزانانە بەڵام سیتیت پێگاتێکی تۆپمەی هەیە هەر تیپێکی بەهێزی هەر یاریزانی بەتوانای هەیە هەر ئێستش بۆ پێگاتی سەرەکی سیتی ئەتوانین بڵێن هەموو یاریزانێک بەدیلێکی خۆی هەیە هەموو یاریزانێک هێدەیەکی هەیە بۆیە هەم گواردیۆلا کە لە 3 ساڵی کۆتاییدا ئەنجامەکانی وەکو پێویست نەبووە پیانۆی پێ نییە بەڵکو خۆی خراپ مامەڵێک لەگەڵ تیپەکەیە کردووە هەم بۆ مارەسکاژ ئەگەر لە وەرزی ئەم ساڵە بایەکە مۆرزی کارکردنی بێ ئەگەر ئەنجامەکانە دەونە خراپ بن قوبوڵ کراو نییە چونکە بۆ تۆ 3 ساڵی ڕابردوو یەک جار چارەکی کۆتایی چامپیۆنز لیگە بردووە بینیوە لە پاشکۆ دەرکراوی لە قۆناغی 32 دەرکراوی و جارێکیش لە چارێکی کۆتاییە دەرکراوی یعنی چوارگۆشی زێڕینت دەمینی تۆ لە کاتێکا پاڵەوان بووی پێشتری و تەنها یەک پریمەر لیگیشت بردوێتەوە و یەک ئێفای کەپیشت بردوێتەوە و یەک کارەباویشت بردوێتەوە بۆیە مارەسکا کە ئێستا تۆ مەرکەی کردووە ئێمە ناڵێن تۆ وەرە سەردەمی زێڕینی گواردیۆلامان بۆ دووبارە بکەینەوە ناڵێن کارەکەشت ئاسانە ناژن لە یەکەم وەرزام و کارەکان بکەن نەخێر بەڵام تیپەکە تیپێکی بەهێزە تیپێکی یاریزان باشە تۆ دەبێت شوێن پەنجەت بەم تیپەوە بە دیار بخەی شوێن پەنجەت چییە؟ شوێن پەنجاوەیە کە تۆ ڕکابەریکی باش بکەی لەسەر نازناوی پریمەر لیگ نەک تیپێک بیت دا ببڕێ لەسەر نازناوی پرێمەر لیگ خۆ گویا مانچستەر سیتی پار بە هەڵەکانی ئەرسنال هاتەوە ناو ڕکابەری پرێمەر لیگ مانچستەر سیتی پار لە ڕکابەری پرێمەر لیگە هەر نەبوو ڕاستە کۆتا هەفتە ئەرسنال پرێمەر لیگی دەستە بەرگرت بە سیتی لە ڕکابەریان نەبوو بە دەرفەتەکانی ئەرسنال هاتۆتەوە ناوە ئەم ساڵ تۆ ئەبێت بە جۆرێک لە جۆرەکانە و پاشەکشێ ڕوو نەدا تۆ ڕکابەر بیت جگە لەوە لە چامپیۆنز لیگە تۆ تیپێکی باشیت تیپێک نیشانی پاشکۆبی کە 2 ساڵی ڕابردوو تۆ لە پاشکۆ ئاتویتێتەوە یاخود لە پاشکۆ گەشتی بە قۆناغی 32 دواتر لە پاشکۆ ماڵاویت کردو بەرامبەر بە ڕیال مەدرید و دوایەوە لە قۆناغی 32 دیسان و ماڵاوی کردوتەوە یعنی لە قۆناغی دووەمە ماڵاویت کردوێتەوە خۆت زانیت بە چامپیۆنز لیگ وای لێهاتووە قۆناغی یەکەم قۆناغی پاشکۆ و قۆناغی دووەم یعنی تۆ یەک جار چارێکی کۆتایی چامپیۆنز لیگت بینی ئەبێ گۆڕانکاری بەسەرمایە بێ چونکە سیتی هێشتا پێگاتەکەی بایی ئەوەیە کە لە چامپیۆنز لیگا بۆ قۆناغێکی باشەنگاوەن کرێ و تۆ هێشتا پێگاتەکەت ئەوەیە لە ڕکابەری پریمەر لیگا وەکو وەرزی ڕابردوو هەرزوو پاشەکشە نەکەی تۆ بە قەدەری لای بێتەوە ناوە لە هەمان کاتیشدا ئێمە حەقیەوەین بە مارەسکا کە بیانوویەوە بێنێتوانێ لەم خاڵەدا کە من پێم وتن چونکە گواردیۆلا وەکو باوچێک مامەڵی لەگەڵ مانچستەر سیتیا کرد ئێستا ئەم سێبەرە بەسەرم تیپەوە دیارنامێنێ کارێکی ئاسان نییە زاڵ بووم بەسەریە سیتی لە چەند ساڵی ڕابردوودا خۆی بە وجودی ڕۆدریەوە گرتووە خۆ بینیتان غیابی ڕۆدری چی لە مانچستەر سیتی کرد خۆمە هەمووی خەتای گواردیۆلا پێکانی یاریزانەکانیش هۆکار بوو بۆی گواردیۆلا کە بەو دۆخە بگە خۆ بینیتان لە غیابی ڕۆدریا سیتی بەرەو چۆڕ و لە وجودی ڕۆدریا سیتی لێکوێتە چونکە ئێمە هەموو قسەکان بە حەقی بیکەین بۆیە ئێستا چۆن داوای ئەنجامەکەین ئێمە نەمانوتو یەکسەر وەرە نازای پریم نە وتومانە تیپێکی شایستە نمایش بکە کە تیپێک بیت یعنی ستایش بکری لە ئینگلترا بڵێن سیتی فەرقێکی کردووە سیتی
بەرەو پێشچوونێکی سیتی ئێوێ لە ناوی گواردیۆلا دوور نەکەوێتەوە لە چامپیۆنز لیگ نمایشێکی جوانمان پێشکەش بکەرەوانێ پێمان بڵێ کە ئەم تیپە بە یەک نازناوی چامپیۆنز لیگ تونێتی نشکاوە یخوارزانەکانی پاریس سەن ژەرمانیش یەکەم ساڵیان بوو چامپیۆنز لیگ بەرنەوانێ ئەخۆ دوم ساڵیش پارێزگاریان لێ کرد ئەمە عەقڵیەتی کارکردنی ئێمری چییە کەواتە عەقڵیەتی کارکردنی گواردیۆلا سەرکەوتوو نەبوو لە مانچەستەر سیتی و عەقڵیەتی کارکردنی ئێمریچی بۆ لە پاریس سەن ژەرمانە من باوەڕم بۆ قسە نییە کە بڵێم تیپە فێر بۆی تر نازناوێکی بردەوە تاو هەموو حەزەکان کۆتا نەخێر شتیوان نییە ئەخۆ پاریس سەن ژەرمانی ژۆکو سیتی وە ئەخۆ ئەو کاتی سیتی پریمەرلیگی بردەوە پاریس سەن ژەرمان لیگەشی نەبردبوانە پاریس سەن ژەرمان لە دۆخێکی سەرەتاییە بوو کاک خۆ پرۆژێ قەتەرەکان درەنگتر دەستی پێکرد لە ئیماراتەکان زووتر دەستیان پێکرد ئەی منطقیە سیتی بەو نازناوی تر پاڵیە بەڵام لەم لاوە پاریس سەن ژەرمان ناتوە دوو وەرزی لە سەرێک نازناوی چامپیۆنز لیگە باتەوە نابێ ئەم شوێنەوەی لۆژیکی نییە کە بۆمان سەستی بۆیە ئەرکی مازسکە ئەرکیی قورسە و هاندەرانی سیتی پێویستەکە ئێوە چاوەڕێ بن هێشتا کاتی بڕیارتان نییە ئێمە گۆڕانکاریەک بەسەر ئەم تیپەیە تۆ گۆڕانکارێکە زۆر گەورەیە بەڵام تیپەکەتان خراپ نییە بۆیە ئەبێ بە تێپەڕبوونی کات چاوەڕێی مارەسکا بکرێت لە ماوەی ڕابردوو بابەتێکمانەیە لە سۆشیال میدیا کە باس دەکرێت موسڵمانبوونی ڕۆبەرتۆ کارلۆس یاریگای پەیامورد و درشتی ئەم بابەتە بۆ ئێوەی خۆشەویست ڕوون دەکاتەوە بزانین ئەم هەواڵە دەقیق ڕاستە لە پلاتفۆرمەکانی ڕۆبەرتۆ کارلۆس ئاماژەی پێکردووە یاخودنا لەگەڵ مابن پرسیارەکە بەم جۆرە دەکەین ئایا ڕۆبەرتۆ کارلۆس موسڵمان بووە عەلی شاین پەرلەمانی تورکیا بۆ پارتی داد و گەشەپێدان دەڵێت 4 هەفتە پێش ئێستا ڕۆبەرتۆ کارلۆس ئەستێرە دیارە بەرازیلەکە لەبەردەم شێخ جیاد حەمەد شەهادەتی هێناوە شەهادەتی بە عینی ئیسلام هێناوە شێخ جیاد حەمەد کەسایەتیەکی ناسراوی موسڵمانی وڵاتی بەرازیلە ئەم پیاوە شێخ جیاد کارلۆس تاوانەم هاوسەرگیری کە کارلۆس کە کردوێتی لەگەڵم کچە مەغریبیە شتێکی تازە یعنی تازە نەبوو یەکسەر بڵین وەڵا بەم جۆرە یەکسەر دەست پێکەوە کارلۆس لە 25 مانگی ڕابردوو هاوسەری لەگەڵ سوهەیلە تاهیری مەغریبی کردووە گرافیکی دواتر سوهەیلا بەڕەچەڵک مەغریبیە و ئافرەتێکی موسڵمانە و کارلۆس و سوهەیلا بە هەردوو دەستوری ئیسلامی و مەسیحی مارە بڕینیان کردووە ئێمە بە پێی سەرچاوەکان شتێکی دەقیقمانەیە لەوە کە ڕۆبەرتۆ کارلۆس هەم بە پێی ئاینی مەسیحی و هەم بە پێی ئاینی ئیسلام مارە بڕینەکەیان ئەنجام داوە زەواجەکە لە نێبینی کارلۆس و سوهەیلە کراوە بەڵام تاکو ئێستا ئەوەی کە دەقیقە ورد و درێژ بزانە تاکو ئێستا ڕۆبەرتۆ کارلۆس بە فەرمی گۆڕینی ئاینەکەی ڕانەگەیاندووە بەڵێ نیکاحەکە یاخود هاوسەرگیریەکەی بە ڕێگەی دینی ئیسلام ئەنجام داوە بەڵام تاوەکو ئێستا بە شێوەیەکی فەرمی کارلۆس موسڵمانبوونی خۆی ڕانەگەیانوە بە دوواداچوونی پێیان چییە؟ وێنەکەی کارلۆس بە کلاس و پۆشاکی ئیسلامیەوە ڕاست نییە و ئەی ئایا باشە ئەزیزانم واتە دەقیقی ئەم وێنەیە کە کارلۆس وەکو کەساتیشی ئاینی ئیسلام دەردەکەوێت بەم جۆرە نییە ئەم وێنەیە ئەی ئایا بەڵام بابەتی ڕووداوەکان حەقیقیە بە دەستوری ئیسلامی هاوسەرگیری کردووە لەگەڵ ئافرەتێکی مەغریبیە هاوسەرگیری کردووە کە موسڵمانە ئافرەتەکە هەموومانە ڕاستین بەڵام دەقیق کە بە دوواداچوون بۆ وێنەیە کراوە بۆ بۆم بابەتە ئەم بابەتە کە ئەم پۆشاکە ئیسلامی پۆشیوە بەم جۆرە ئەمە ئەی ئایا ڕاستین گرافیکی دواتر طبعا بۆوانەی کە ئێمە دایم جیلێکی نوێمانەیە سەکە باسی ڕۆبەرتۆ کارلۆس سەکرێرۆک و یادەوەریەک لای دەمێنێتوانێ ڕۆبەرتۆ کارلۆس بەرازیلیە تەمەنی 53 ساڵە ساڵی 2016 وازی لە یاریکردنی هێناوە ئەستێرێکی دیاری مۆندیالەکانی نەوەشت و 2002-2006 بووە یاری بوانەکانی پالمێراس و ئینتەر میلان و ڕیال مەدرید و فەنەرباخچەش کردووە لە دیارترین ئەو نازناوە گرنگانی کە بردوێت یان نازناوی مۆندیالی بردوێتەوە کوپا ئەمریکای بردوێتەوە هەروە کوپا ئەمریکا نەوەڵا بڕوا ناکەم کوپا ئەمریکای بردبێتەوانێ
کارلۆس بەسەکە لێرە چێ لەگەڵ ڕیال مەدریدی شا چامپیۆنزیگی بردوێتەوە خولی ئیسپانی بردوێتەوە پێشتر ژیاری بۆ ئینتەر میلان کردووە ئێمە هیوادارین ئەم بابەتانی کە لەسەر یاریزانەکان بڵاو دەبێتەوە لە کۆتاییە موسڵمان بوونی یاریزانی بەدوا بێ کەشتێکی مێژویە بەڵام ئەوەی کە گرنگە تاوەکوێستە دقیق ئەم بابەتە بە دیاریکراوی لەلایەن خودی کارلۆسەوە پژڕاست نەکراوەتەوە هەموو ئەواڵێکیش تۆ نابێ بەو جۆرە دوایکەوی ئیلا پێویستی بە تەشیدکردن و پژڕاستکردنەوەی خۆیەتی بەڵام ڕووداوەکانی کە بۆم باسکردن بەڵێ ڕاستیە لەگەڵ ئافرەتێکی موسڵمان زەواجیان کردووە و هەروەها بە شێوەی ئاینی ئیسلام و بە شێوەی مەسیحیش کاری مارەبڕینەکەی خۆیانیان ئەنجام داوە. پێشوی بچمە سەر بابەتی مەرکاتۆ دێمە لای بەشێک لە کۆمنتەکان بابی خوێنمەوانێ با کۆمنتەکانی مال نەکەم دوای بەخێرایە چمە سەر مەرکاتۆ. کاگاکۆڵێ گواردیۆلا ناسنامی بۆ مانچستەر سیتی دروستکرد گومان لەوەدانیا بەڵام ڕەنگە ئەو نەبایە ئێستا لەو 10 ساڵدا 4 چامپیۆنزی گیان هەبایە چون نازناوەکانی بەدەستێنا کە شایانی ڕێزە لەمان کادا زۆریشی لەدەستدا ئەمە وەڵامە ساڵانی داهاتوو دەبین کە یاوانەرەکانی دوای چی بەدەستێنن کاری مارەسکە زۆر لە گواردیۆلا قولوسرە کاتە مانچستەر کە پلیگرینی شوێنەکەی بجێژ منیش هەمان قسەم کردو کاک ڕزگار دەستی تۆش خۆش کاکە سیامەند ێزیش دەستت خۆش کاکاروانە لای دەست خۆش کاک محەمبەس بەڕای من ڕۆشنی ڕۆدری و سیلڤا نابنەبیان و کاتی خۆشی گواردیۆلا کە دەڤید سیلڤا و یایە تۆرێ و ئەگیۆرۆ بەربڕی پشتی سیتی بوون شوێنگرەوەشی بۆ دۆزینەوانێ کاکاروانجان گواردیۆلا لە یەکەم ساڵیان نە دەڤید سیلڤای لەدەستدا نە یایە تۆرێشی لەدەستدا نە گوێرۆشی لەدەستدا ئەو قسەیە غەڵەتە تۆ هاتوویتەتە سەر تیپێک لە یەکەم ساڵا بناغی تیپەکەت لەدەستی کە ڕۆدریە گواردیۆلا لە یەکەم ساڵی کارکردنیە لە سیتی ئەم سیاریزانەی لەدەست نەدا بەڵکو لەگەڵەوە نەمامەڵی کرد بە مروری زەمن دەستبەرداریەمان بوو من کە خۆم ئەڵێم ئەرکەکەی مارەسکا قورسترە لە گواردیۆلا ئەزانم ئەڵێم چی نەخێر گواردیۆلا ڕکایزە سەرچەکانی سیتی لەدەست نەدا ئیلا و گۆڕانکارانەی خۆی دەستی سەرخست بەس مارەسکا ڕکایزی سەرەکی لەدەستدا فەرق زۆرە کارۆنجە کاگێرشی ژەڵێ وەک هەندێکی ئەرسنال ئەوەندەی مانوی و چێلسیە ترسم لە مانچستەر سیتی ناترسی لە ڕکابەری خولی ناوخۆز دەکەم مانچستەر وەک مانوی پاش فەرگسۆنی لێدێت دەبێت چاوەڕێ بین ئەو کاگاکۆ بۆی ڕاستکردمەوە کارلۆس دوو جار کوپا ئەمریکای بردۆنەوە 79 ئەوان قۆسە کاگاکۆ من ڕێک بە دەقیقینەوە هەشتێ یانکۆیانی کە بیر باسی کارلۆسم کرد کوپا ئەمریکای 2004 و 7 وانەماتە بەرچاو دەستت خۆش بێت باش ئەچمەسەر مێرکاتۆ زۆر بە خێرایی یەخولەکەمەوە پۆگبا مۆناکۆ بە ڕێکەوتن گرێبەستی نێوانیان هەڵوەشانەوە ئەستۆن ڤیلا بە شێوەیەکی فەرمی گرێبەستی گواستنەوەی سوزۆکی گۆڵپارێز یابانی لە پارما و ڕۆجێری بەرگریکاری لە ئەتلێتیکۆ مەدرید بۆ ڕێزەکانی ڕاگەیان ئارسنال لە گواستنەوەی ئێزری کۆنسا لە ئەستۆن ڤیلا و نزیک دەبێتەوە بۆ بەهێزکردنی دڵی بەرگری مانچستەر یونایتد بۆ گواستنەوەی کارلۆس بالیگبا لەگەڵ برایتنە گەیشتۆتە ڕێکەوتن ترابزۆنسپۆر هەوڵی گواستنەوەی کەریم بنزیمە دەدا و دەوێت بیکاتە هاوشانێکی باشی محەممەد سەڵاح سبەی بە شێوەیەکی جیاواز باسی دەستپێکی خولەکانتان بۆ دەکەین تا سبەی خواتان لەگەڵ